ئێوە خۆتان سەر بەخۆن دکتۆر؟ بەڵێ باش لێرە و لەوێ بیستم ئێوە خۆتان ناوتان کوتلەی سەر بەخۆیە بەڵێ لێرە و لەوێ ئەبیستم لای هاوڕێکانتان تقریبن ئەڵێن ئێوە پشتگیری دکتۆر بەرهەمن باشە من لەمە تێناگەم ئێوە ناوتان کوتلەی سەر بەخۆیە پشتگیری دکتۆر بەرهەمیشەکەن دکتۆر بەرهەمی ژێچێتیە بەڕاستی دکتۆر بەرهەم سەر بەخۆیە یاخود ئێوە یەکێتین و ناوتان ناوی خۆتان ناوناوت سەر بەخۆ کۆمەڵێک پرەنسیپی زۆر گرنگی پێڵە باش یەک ئەگەر من حزبی بم یەکێتی بم شەرمیتیانی سەڵامە خەڵکینە ئەوەیە باش هیچ شەرمیتیانی حەزەکەم بزانین باشە ئەگەر وابێ دوو ئێمە ئەمە کتابێکە ڕۆژی 25 حوتی 2019 باشە بە ئیمزای ئەمینداری گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باشە کە کوردە پارتیە کاکسیروان دکتۆرسیان باشە بەڵێ ئەمە کە هاوپەیمانی هەڵوەشا بووە داوامان کرد هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە عێراق هەڵوەشێنرا باشە برادرانی دامەزێنەر کە منیژێک بووم لەوانە هەڵوەشاندەوە باشە کە هەڵوەشایەوە ئێمە داوامان کرد ناوەکەمان بگۆڕێ بە ئەچیە الکوتلە المستەقیلە سەر بەخۆکان کەواتە ئێمە بەڕەسمیش خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە بەڕەسمی بە کتابی ڕەسمی ئێمە تۆمارکرێ ئەمە یەکەم جار پیشانی خەڵکی باشە سێ پەیوەندی ئێمە دوو تۆ بەرهەم پەیوەندێکی یەکەم دۆستانە و ڕەفیقانەیە لە ئێستا دەست پێ ناکەم لە 2011 هاوڕێی دکتۆر بەرهەمەوە کە حەڤی شوبات بوو کە پێشنیارم بەوردەوە کۆمەڵی کشتیشی تایبەتیشی پێ بڵێن دکتۆر بەرهەم باشە دکتۆر بەرهەم تەنها یان ئەتوانم بڵێن لە لەو سەرکردە دەگمەنانەی کە پێوت نا کە پێوت ئەوە ئاوا باشنی ئاوا باشە دوایی ناڵێ ئەمە نێتەوە بەلامە تێگەی چکۆ زۆر لەو بابەتانە ئێمە خەڵکە ناسین و هەموو خەڵکی شەڵناسی من دکتۆر بەرهەم پیاوی ئەشەدوماوی لای نایە ئەشۆبلا چایسە جیلێک پیا بۆ لە ماستا و چی یان لە دەربار دەرباری مەسئولین ببوورێنی نامێ کەلیمین ئەڵێ گەورم ئەو ئیشەی تۆ کردێ ئەوەشی ئێستا ئەیکی ئەوەشی بە تەمای لە داهاتوو بیکەیت و هێشتا ناشزانم چیە و لە مێشکتیا من هەر نایزانم هەمووی تەواوە باشە من ئەوە نازانم من ئەوە ناکەم لەگەڵ تۆ بەرەم ئەو دوو تۆ بەرەمیش ئەوەی ناوی باشە دوو تۆ بەرەم من ئەزانم و خەڵکی عاقڵی وڵاتەش زانین تۆ بەرەم چی کرد لە کاتێکە لێرە لە حکومڕانیە بوو و من ئەزانم دکتۆر بەرهەم چەنە دڵسۆزی ئەم خەڵکیە باشە و من ئەزانم گرفتی دکتۆر بەرهەم نەبوونی ئەعلامە کە ئەعلامی نییە نەخێ ئەعلامی نییە ئیعلام ئەوەیە تۆ تەلەڤیزیۆنێکی وەکو جەماعەتی هەبێ بتوانێت پارەی تێکی لەم دیۆلۆجیۆ بە بەلاش بێتە دەرەوە باشە ئەوە نیەتی و نایشی کە چکەوە بە ئاسانی بەخێو نهابێ کاکە ئەبێ ئەم لای بۆ بکە دوو دکتۆر بەرهەم خۆشی زۆر حەزیری هەموو شتێ بخینی ئەعلامەوە من ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم باشە دکتۆر بەرهەم بە تەمای مبادرەیەک لەسەر مەسەلەی موچ ناتوانم پێ ببوورێ ینی بە تەمای مبادرەیەک لەسەر موچەی فەرمانبەرانی کوردستان مبادرەیەکی زۆر گەورەش بەس ئەوم پێ بڵێ ینی لە مەساحەتی خەڵک خۆ شەڕەکەی بۆ موچەی خەڵکی خۆڵەن بە مبادرە ئەڵێ موچە بڕاو مبادرەیەکە موچەکە بێتەوە بەڵام ئەمە بەڕاستی بە ینی وەکو شتێک کە زۆر جار کاکێ خوامان بڵێ من کەش پۆستێک دابەزم لە کۆمنتەکان بمسن تۆ دۆستی دکتۆر بەرهەمی باشە تۆ سەر بە دکتۆر بەرهەمی حتمما بەشی ئەوە بێ زەحمەت بۆ بە دکتۆر بەرهەم ناڵی موچەکە بنێری ئەخی کاکی گیان تۆ نەوتەکەش بە ئاڕووکە حیزبەکەی خۆت بڵێ زەحمە نەبێت نەوتەکە بۆ پابند بە ئێخۆ بەقا هین بەلاشخانە نیم لەر پارە بۆ بێنم تۆ نیی خۆ منەتەوەی نییە من بڕۆم دسی بۆ بکەم ئەمەنەتەوە پەرستی وانە کاکە نەتەوە پەرستیەوەیە تۆ ئێستا عێراق 90 پارێزگای هەیە بە هەڵەبجەوە باشە 15 پارێزگاکەی تر کە لە دەرەوەی هەرێ من هەموو ئەم پارێزیانە داهاتی نەوت و گۆمرک و ناوخۆی هەیە باشە ئەو مەسئولانی کە سەرپەرشتی و داهاتانەکە لە ناو پارێزیاکانە نیوەیە دزن بەڵام نیوەش یەدەنەوە بە بەغدا مەغداش معاشی جوان و پێداویستی خزمەت گوزاریان بۆ نێرێ هەرێم تۆ نیوەی بدزەونیوەی بە بەغدادا هەرێماڵ نەخێرەمەوە دز ئەگە هەرێم نیوەی بدزیاد لە 24 یەکەوە کە لە پار کە ئێمە کردمان نیوەی بخواردایە و نیوەی بدایە بە بەغدا ئێمە لەو کاتەوە هەموو مانگە بە لانی کەمەوە لە ساڵەکەیە 9 تریلیۆن و 1970 ملیار دینار هاتە ئەرێمەوە کە دوو ئەوەنەی ئەو پارەیە کە ئێستا هاتووە دوو ئەوەنەی ئەو پارەی هەرێم تۆ ئەمە نەکردووە واجبی خۆ بەجێ ناکەی خۆ من ئەمە چ کوردایەتیە کە من بڕۆمە بڵم بێنە تۆژەبێ بڵێ هانێ تا نیەت پاکێک پیشان بی باشە منیش بڵێم باباقا بڵم ئەوێ بێنیت